سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشانەوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوز جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان لە نێو بازاڕی شاری سلێمانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لەم بەرنامەیەدا دەپرسین کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕوویان داوە، هەر لە هاتنە خوانەوەی قورئانی پیرۆز، هەر لە جەنگی بەدری گەورە، هەر لە کۆمەڵێک دەستکەوتی دیکە وەکوەوەی کە بۆ موسڵمانەکان بەدەستکەوت هەژمارەکرێت کە لێخۆشبوونی خوای گەورەیە و گەڕانەوەی مرۆڤەکانە لە هەڵە و تاوان بەرەوکاری چاکەخوازی و بەرەوکاری چاکەکاری. تا چەند ئەم ڕووداوانە گرنگن، تا چەند مایی پەند و ئامۆژگاریە بۆ موسڵمانان تاکو هەوڵ بدەن سوود لەو ڕووداوانە وەربگرن، سوود لەو کارە گرنگانە وەربگرن بۆ پەیڕەوکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ گرنگیدان بە ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ بەرەوپێشچوونی مرۆڤەکان، بۆ بەرجەستەکردنی عەدالەت و لەناوبردنی زوڵم و کارە باشەکان. لەگەڵمانە بن ئەم پەیامە، ئەم پرسیارە، ئەم تەوەرە لەگەڵ هاوڵاتیانە تاوتوێ دەکەین بە ئومێدیەوەی وەڵامەکان جێخۆی بگرێت. فەرموون. ڕەمەزان فێرمان ئەکا بە سەبر و تەحەمل و لەسەر خۆ بین. مانگێکی خێر و بەرەکەتێک، مانگێکە بەزانرا بۆ عیبادەت، بۆ خۆ دۆزینەوە، بۆ خۆ ناسینەوە بتوانی خوا دۆزیتەوە لەم شوێنە. خوای گەورە کە ئەو مانگە پیرۆزەی داناوە لە ساڵێکە یعنی دڵەکان لێک و نزیک کاتەوە، زیاتر لە خواوە نزیکە بیتەوە، شەو نوێژ زیاترە، قورئان خوێندن زیاترە، سەبر و ئارامیت زیاترە. حەقی خۆیەتی بەڕاستی ئێمە سوود ببینین، وەکو چۆن لە ڕەمەزانە نوێژەکانمان بە باشیەکەین، وەکو چۆن لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگرین، هەوڵش بدەین لە دوای ڕەمەزان بە هەمان شێوە. خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەیە، ئینسان هەرچەند خاوەنی گوناه بێت، ئەگەر گوناهەکانی بەقەی کەفی دەریابی خوای گەورە بە ڕەحمە لێی ئەبورێت. ئینسان ئەبێ بگەڕێتەوە، تۆبە بکە، ئەنجامەکەیشی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە. ئەو ڕووداوە گرنگانەی کە لە مێژووی ئیسلامدا ڕوویان داوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا، وەکو هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز، وەکو جەنگی بەدری گەورە، وەکو لێخۆشبوونی خوای گەورە بۆ بەندەکان، تا چەند ئەم ڕووداوانە گرنگن کە موسڵمانان، کە مرۆڤەکان پەند و ئامۆژگاری لێ وەربگرن. بەڵێ پێشەکی بە خێراتتان دەکەم بۆ یەنە ناو جەماوەرەوە بۆ ئەوەی جەماوەر ڕێی خۆی دەربڕێ. ئەو بەڵگانەی کەوا لە ڕەمەزانە دروست بۆ وەکو هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز، ئەمە بەڵگەیەکی سەرەکی گەورەیە کە لەم مانگا هاتوۆتە خوارەوە. جا لێرانە گەورەترین خێر و بەرەکەت ئەوەیە خوای گەورە خۆی دەرگاکانی بەهەشتی خستووەتە سەر پشت دەرگای دۆزەخی داخستووە. معنای وایە خوا ئەفەرمێ ئەی خەڵکینە مەش لە دۆزەخ من دەرگاکەم داخستووە. جا ئەوەی کەوا واجبەکانی خوا بەجێبێنێنێت خۆی ڕائەکا بە ناو دۆزەخ، خوا دەرگاکانی جەهەنەمی داخستووە. ئەمە بەڵگەیە. بەڵگەیەکی ترمان هەیە، ڕەمەزان فێرمان ئەکا بە سەبر و بە تەحەمل و لەسەر خۆ بین. دیقەتەکەی بەیانی تا ئێوارە ئینسان ماندووە و هیلاکە بێ و کە خەفە یعنی تینوێ بێ و برسیە بێ و هیلاکە بێ، لەبەر خاتی خوای گەورە ئەو ماندووبوون و خەفەدانی خۆی ئەخواتەوە، سەبری هەیە. خوای گەورەش ئەفەرمێ وەالکاظیمینە الغەیظ، ئەوانەی کەوا سەبری خۆیان ئەخۆنەوە من شادیانەکەم بۆ بەهەشتێک کە بە عەرز و ئاسمانەکانە بێت. ئەمەش بەڵگەیەتر. بەڵگەیەکی کەمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مردووەکان سزا نادرێن، پێیان خۆشە. ئێمەش جەماوەر ئەوەی کەوا زەلامی لێوەفاتی کردووە، هەمومان هەر زەلامان لێوەفاتی کردووە، پێمان خۆشە کە ئیسە سزایان نییە و ئەلحەمدولیلا خوا ڕەحمی پێکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمەش دوعایان بۆ بکەین. بەڵگەیەکی کەمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئینسان کە زۆر برسی بوو بیر لە برسیەکانە کاتەوە، بیر لە دراوسەکانە کاتەوە، بیر لە وڵاتانە کاتەوە کە برسین، هیچ دەسەڵاتیشمان نەوێ بۆیان دوعایەکی خێران بۆکەین بەشتم خوای گەورە دوعاکەمان قبول کا و دەروێکیان لێ بکاتەوە لایکەوە هاریکاریان بکرێت. لە مانگی ڕەمەزانە بەڵگەیەکی تر ئەوەیە کەوا لە
خوای تبارك وتعالى قورآانی پیرۆزی ناردۆتە خوارەوە بۆمان ئەو قورآانەیە کە لە خۆی لە قورآن باسەکە ئەفەرمێ ناردمان بۆ شاخەکان بۆ کێوەکان نەیانتوانی ڕایگرن ئەمەنە گەورەیە خوای گەورە بۆ مسلمانانی نارد کە بیخوێنینەوە لە خزمەت یابینەوە پاداشتەکەشی وەرەگین لە قیامەتە بێ هەموو ئەم ڕووداوە گرنگانە چیمان پێ دەڵێت پامێکی پێە ئەم ڕووداوانە کەوا پێمانەیە ئەمە ڕەمەزان خۆی غەیری ئەو پرسیاری جەنابێت ڕەمەزان ئێمە نابێ هەر لەم ڕەمەزانە بڵێن مانگی ڕەمەزان چونکە یەکەم دوای مانگی ڕەمەزانیش مانگی ڕەمەزانی فێرمانەکە دوای مانگی ڕەمەزانی ژانزەماکە کە شەرک ئەو وای بێت خوای گەورە ئاگای وای لێ ئەمە پێمان ئەڵێ ئەی خەڵکینە ئەی ئینسان یەک بگرن هالیکاری یەک بکەن بە زەیتان بە یەکا بێتەوە بە دڵی یەک بەرن بەڕێوە لەبەر ئەوە دنیا زۆری نییە کۆتایی دنیای ئاخرەت زۆرە ئەم دنیای کۆتایی هەرتێ و پێمان ئەلێ کەوا دڵی یەک بەرین بەڕێوە و هالیکاری یەک بکەین و بە زەیمان بە یەکتریا بێتەوە ئەمجا دوای ئەوە بەڵگەیەکی پێش لە مانگی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە ئینسان دیقەتەکەی دەست بە سەرۆت و پارەکەی وە ئەگرێ ئەگەر بێت و دیقەتەکەی ئەو سەروەتە مانگی ڕەمەزان پێمانەڵێ ئەو پارەی کەوا هەتانە مەلاعەزەی بکەن لە ئێوارە بە ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژ بین هیلاک بین ئێوارەشی لەسەر سفرە خوان نەبێ ئەوەنەکە هیلاکە بین جا پێمان ئەڵێ لێبیا دەست بە پارەوە بن بۆی ئێواران سفرەکەتان قەڵەباڵت بێ بۆ ئەوەی لە دوای ڕۆژوشکانی ئینسان فەریعی بووە بێت پێغەمبەریش ئەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجهه تليق أجر إنسان بكلمة يكبي بباريو نان بي خوشي بخاطر رانغوري إنساني كا خواي قبره البخير بو ينوسيا أما بيش مان عليه كوا أم رمضان وعليه كردوين حمو دنيا بسوا بياك وأما بلغايا كهمو إما برايك كنوك القرآن أفرمي وحديث أفرمي إنما المؤمنون إخوة أبي همو برايك منو براستيش برابين نك هر سرزاركي بين شو كم خواي قبره سيري دلي إنسانك سيري دمولبزناك لا دلي شعب لقال يكابين نك سەری زمانمان شتێک بێ و بنی زمانمان شتێکی تر بێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کۆمەڵی ڕووداوی گرنگ ڕووی داوە هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز جەنگی بەدری گەورە لێخۆشبوونی خوای گەورە بۆ بەندەکانی ئەنی خوای گەورە کە لە بەندەکانی خۆشە بێت و هەروەها لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە عەزاب لەسەر مردووەکان لا دەبات هەموو ئەم پەیام و ڕووداوانە چیمان پێ دەڵێت پێمان ئەوەڵێت کە ئینسان لە خۆی دروست نەبووە بەڵکو خۆی تەبارەک وتعالە ئەم کەونەی دروست کردووە و یاسایەکی بۆ ژیان داناوە لە هەموو بەشەکانیەوە کە بتوانێت پێی بژی پێی هەڵسو کەوتکە پێی بڕوا بڕێوە و بتوانێت بێ بە ئەندامێکی سودبەخش لە کۆمەلگایە ڕەمەزان ئەم گرنگیانەی هەیە ئەتوانین بڵێن ئەبێتە هۆکارێکیش بۆی کە ئێمە پەیڕەوی ئیسلام بکەن بە شێوەیەکی دروستتر لە پێشترا وەکو لە مانگەکانی پێشتر بۆ بێتە قوتابخانێک بۆی کە بۆ مانگانی داهاتووش پەیڕەوی ئەم یاسا جوانانە هیچ بەڕێزیان خۆی تەبارەک وتعالە هەموو شتێکدانێ کێشانەی بووە کات بەڵام شتێکی کێشانی بۆ نییە ئیلا خوا خۆی وەڵامیاتەوە پێشێ لەوانە ڕۆژووە لێخۆشبوونی ئینسان دووەم سەبر کەواتە ڕەمەزان گەورەترین شتەکە ئینسان بتوانێت لە مانگەکانی تر جیاواز بێت مانگێکی خێر و بەرەکەتێک مانگی کە بەزانرا بۆ عیبادەت بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ ناسینەوە بتوانی خوا دۆزیتەوە لەم شوێ بۆزی سەبرێکە یەکێک لەو سیفاتە جوانانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەبەخشرێ بە مرۆڤەکان سەبر و ئارامیە ئەم سەبر و ئارامەت چیمان فێر دەکات فێرمانەکات کە چۆن بژین برا ئەگەر سەبر نەبێ ناتوانی بژیت ناتوانی خواردن بخۆیت ناتوانی ئیش و کار بکەیت هیچ شتێک بەبێ سەبر نابێت سەبر باشترین شتە سەبر مفتاح الفرج ڕووداوەکانی ناو مانگی ڕەمەزان هەمی پند و ئامۆژگاریات وانێ بڵێن پند و ئامۆژگاریە وشی یاسایە یاسای خوای تبارەک وتعالە کە جێبەجێ وازە هیچ شتێک لەلایەن خوا بێ بە هەڵەنی ئینسان هەمووی لە خزمەتی ئینسانێتی شایە کاتە ئینسان دەبێ زۆر بە تەواضع زۆر بە خزوعەوە پێ خۆشحاڵ بێت لەم مانگە ڕەمەزان فێرمان ئەکا بە سەبر و بە تەحەمل و لەسەر خۆ بین مانگێکی خێر و بەرەکەتێک مانگی کە بەزانرا بۆ عیبادەت بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ ناسینەوە بتوانی خوا دۆزیتەوە لەم شوێنە خوای گەورە کە ئەو مانگە پیرۆزەی داناوە لە ساڵێکە یعنی دڵەکان لێک و نزیک کاتەوە زیاتر لە خۆ نزیکە بیتەوە شەو نوێژ زیاترە قورئان خوێندنە زیاترە سەبر و ئارامیت زیاترە حەقی خۆیەتی بەڕاستی ئێمە سوود ببینین وەکو چۆن لە ڕەمەزانە نوێژەکانمان بە باشیەکەین وەکو چۆن لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگرین هەوڵش بدەین
لە دوای ڕەمەزان بە هەمان شێوە. خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەیە ئینسان هەرچەند خاوەنی گوناه بێت ئەگەر گوناهەکانی بەقەی کەفی دەریابی خوای گەورە بە ڕەحمە لێی ئەبورێت ئینسان ئەبێ بگەڕێتەوە تۆبە بکە ئەنجامەکەیشی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی ڕەمەزان یەکێکە لە مانگە پیرۆزە خۆشەویستەکان و مانگی هەژاران زیاتر خەڵکێکی زۆر لە مانگی ڕەمەزانە ڕوەکاتە خوای پەروەردگار. پاشان لە ڕەمەزانە خەڵکێکی زۆر بەرەو مزگەوتەکانە کشێ و خەڵک دڵ و دەرونی باشە بێ. خەڵک ڕەمەزانەوەمان پێڵێ کە زیاتر بەلای قورئانە بگەڕێنەوە کە ڕەحم و سۆزی خوای پەروەردگارمان بیرەکەوێتەوە. لە هەمان کاتە لە قورئانە فێر دەکرین کە سزای خوش هەیە بۆ ئەو کەسانی کە پێچەوانە و سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە و میهرەبانەکەن. بەڕاستی قورئان یەکێکە لەو حاڵەتە گەورانی کە لە مانگی ڕەمەزانەدا بەزیوە کە خەڵکێکی زۆر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ هەموو مانگێک لە ڕەمەزانە دەورەی قورئانی کردوتەوە بۆ جوبرائیل عەلەیهی سەلام یەکێکە لەو مەلایکەتە بە ڕێزانی خوای گەورە کە هاتوۆتە خوارەوە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزانە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانیان دەور کردوتەوە واتە قورئانیان خوێندوتەوە. پاشانیش لە ڕەمەزانە خەڵکێکی زۆر دڵی دەرونی گەورە ئەبێ واتە دڵی باشە بێ هاوکاری فەقیر زیاتر ئەبێ. پاشان سوودێکی زۆر ئەبیندرێ لەو مانگا و خەڵکێکیش لە میلەتی ئێمە الحەمدوللا مزگەوتەکانمان هەمووی قەرەباڵغترە بێ بە ئومێدیەوەی کە خوای گەورە تەقوامان پێ ببەخشێ لە کۆتایی ڕەمەزان و نەتیجەکەی بە تەقوا بێت. ئەم پەیامە گرنگانەی کە لە ڕەمەزاندا بوونیان هەیە توانی پێوەم بڵێ پەیامێکە بۆی کە لە دوای ڕەمەزانیش ئێمە چۆنی لە ڕەمەزاندا چۆن وابەستەیمانێ بۆ دین بۆ خواپەرستی بە هەمان شێوە هەموو ئەم پەیامانە پێمان دەڵێ کە لە دوای ڕەمەزانی شەوا بن. بەڵێ لە ڕاستە خۆی شەحنکردنەوەی ڕەمەزان وەکو شەحنێک وایە بۆ مرۆڤەکان حەقی خۆیەتی بەڕاستی ئێمە سوود ببینین وەکو چۆن لە ڕەمەزانە نوێژەکانمان بە باشیەکەین وەکو چۆن لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگرین هەوڵش بدەین لە دوای ڕەمەزان بە هەمان شێوە بۆ ئەو خوشکانەی کە لە ڕەمەزانە لەچکەکانیان بە باشتر ئەکەن هەوڵیان خۆیان پۆشتە بکەنەوە لە دوای ڕەمەزانیش ئەو لەچکە هەر هەمان حکمی هەیە واتە چۆن لە ڕەمەزانە پێویستە ڕێز لەخوا بگیرێ ڕێز لە ڕەمەزان بگیرێ لە دوای ڕەمەزانیش پێویستە زیاتر ڕێز لە خوای ڕەمەزان بگیرێت چونکە خوای گەورە هەر وجودی هەیە هەر ئەمێنێ هەر ئەو خوایی کە لە ڕەمەزانە ئەمری پێ کردوین کە ڕوو بکەینە خوا لە ڕەمەزانە هەر ئەو خوایە بۆ دوای ڕەمەزانیش حکمی پێ ئەمری بەسەرا کردوین بۆ خوشکانمان بۆ پیاوانمان کە نوێژەکانیان بکەن. حەقی خۆیەتی بەڕاستی ئەگەر کەسێک لە ڕەمەزانە سوود نەبینێ لە تەواوەتی سوودی ڕەمەزان ئەوەیە کە لە تەواوەتی سوودی ڕەمەزان ئەوەیە کە بووگەێنێتە ڕەمەزانەکەی تر. ڕووداوەکان نێومانگی ڕەمەزان هەمووی پند و ئامۆژگاریە بۆمان بەتەئکید ڕووداوەکانی ڕەمەزان زۆریان بۆ ئێمە پێویستە پەندی لێ وەربگرین. یەکێک لەوانە وەکو جەنگی بەدری گەورە کە لە ڕەمەزانە بووە سەحابە ڕەزای خۆیان لێبێ ڕەمەزانیان وەکو یعنی حاڵەتی نیشاط و هێز بەکارهێناوە واتە ڕەمەزان لای ئێمە ئێستا خەڵک وا تێگەشتووە یعنی کە پێش ئەوەی ڕەمەزان بێ خەڵک هەمووی بیر لەوە کات و چۆنی تر سامت ببێ بێدەنگ ببێ نەجوڵێ بەڵام بەڕاستی سەحابە ڕەزای خۆیان لێبێ لە کاتی ڕەمەزانە زیاتر نیشانتیان هەبووە زیاتر جوڵەیان هەبووە هەتا لە بیدایەتی ڕەمەزانیشە هەر لە بیدایەتی بانگی مەغریبە خەڵک بۆی هەبووە بانگی ئێوارانە خەڵک بۆی هەبووە کە بە ڕۆژوو بشکێنێ ئەگەر دوا بکەوت نایە بۆ دوای عیشا بۆیان نەبوو نان بخۆن بە پارشە و نەبوو سەحور نەبوو بەڵام خوای گەورە میهرەبان ئەوە بوو ئاەتی دابەزاند فەرمێ فكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل. بەڕاستی سەحابە هەبوو ڕەزای خوای لێبێت چۆ بۆ ئیشوکاری کردووە هەتا لای ئێوارە کە ئێوارە هاتووتە بۆ ماڵەوە زۆر هیلاک بۆ خەوی پیاکەوتووە وتێتی بە خێزانی هیچ هەیە بیخۆین هیچ نەبووە چووە تا شتێکی بۆ تەرتیب بکە دواتر هاتووتۆ خێزانەکەی سێرەکە مێردەکەی خەوی پیاکەوتووە پاشان لە بیدایەتی ئیسلام ئەوە بوو وتمان بۆی نەبوو کە هەڵسا لە خەونانێتر بخوات واتە لە شەوە نان خواردن نەبووە بۆ سبەینێ بە هەمان شێوە بۆ سبەینێ
هەر بە ڕۆژوو بۆتەوە چۆ بۆ ئیشی دەشت بۆ ئیش و کار هەتا لای نیوەڕۆ دوایی بورایەوە هێزی تیانەما بەڵام ئێستا خەڵکی لای ئێماڵێن بە گەورە بە بیان و ئەگەڕن بۆی بە ڕۆژوو نەبن ڕووداوەکان ناومانگی ڕەمەزان هەمی ئەتوانین بڵێن فێرمانەکە کە ئێمە سەبر و ئارامگیر بین بەڵێ بەڕاستی خۆی ڕۆژوو یعنی بۆ سەبرە واتای هەریکە لە ئێمە تینوانە بێت لە بەیانیەوە جاری وا هەیە لە سەعات لە هەشتی بەیانێ تۆ تینوتە سەبر ئەگری هەتاوەکو کاتێکی زۆر بۆ ئەوەی کە چونکە شتەکەت لا گرنگە پاشان بۆ عیبادەتەکەی تۆ لەبەر ئەم عیبادەتە سەبرەگری لە هەمان شێوە بە هەمان شێوە شتەکانی تریش هەروایە هەموو شتێک سەبری ئەوێ واتە وەکو قسەیەکی عەرەبیە فەرمێ ئەسەبر مڕۆن سەبرگرتن پاڵیە بەڕاستی یعنی هیچ کاتێک ئارامگرتن یعنی سەبرگرتن لەسەر عیبادەت یەکێکە لە عیبادەت خۆی عیبادەتە سەبرگرتن خۆی عیبادەتە و لەبەر عیبادەتیش بێ بەتایبەتی و ئەومان فێرەکە کە ئێمە لە ڕەمەزانە سەبر بگرین وەکو بۆ عیبادەتەکانی تریش بۆ ناڕەحەتەکانی تریش کە بە سەرمانە بە هەمان شێوە سەبر بگرین بۆ ئەوەی بتوانین بەسەر ناڕەحەتەکانی ژیانمانە تێپەڕێن ڕەمەزان فێرمان ئەکا بە سەبر و بە تەحەمل و لەسەر خۆ بین مانگێکی خێر و بەرەکەتێک مانگی کە بەزانرا بۆ عیبادەت بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ ناسینەوە بتوانانی خوا دۆزیتەوە لەم شوێن خی گەورە کە ئەو مانگە پیرۆزەی داناوە لە ساڵێکە یعنی دڵەکان لێک و نزیک کاتەوە زیاتر لەخوا نزیکە بیتەوە شەو نوێژ زیاترە قورئان خوێندن زیاترە سەبر و ئارامیت زیاترە حەقی خۆیەتی بەڕاستی ئێمە سوود ببینین وەکو چۆن لە ڕەمەزانە نوێژەکانمان بە باشیەکەین وەکو چۆن لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگرین هەوڵش بدەین لە دوای ڕەمەزان بە هەمان شێوە خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەیە ئینسان هەرچەند خاوەنی گوناه بێت ئەگەر گوناهەکانی بەقەی کەفی دەریابی خوای گەورە بە ڕەحمە لێی ئەبورێت ئینسان ئەبێ بگەڕێتەوە تۆبە بکە ئەنجامەکەیشی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە مانگی ڕەمەزان خۆی لە خۆی مانگی زۆر پیرۆزە خوای گەورە کە ئەو مانگەی فەرز کردۆ لە سەرمان یەکەم شت ئەوەیە کە عەزابی مردووەکان ئەڵەگرێ دووەم شت ئەوەیە کە خەڵکێکی زۆر کەس لەوە پێشتر کە ئەگەر نوێژیان نەکردبێ خەڵک لەخوا زیاترەکەن ڕوو لە مزگەوتەکان زیاترەکەن ئێوارانی سفرەی ناوماڵەکان گەشاوەترە بێ ئەگەر لەمانە ڕەمەزان تۆ هەمڵە فێری سەبرمانەکات فێری خۆڕاگریمانەکات ئەمەوەمان لێ ناکە کە لە ڕەفتارەکانمانە هەڵە نەکەین زۆر جوانە بەڵێ خۆی وەکو ئەزم کردی خی گەورە کە ئەو مانگە پیرۆزەی داناوە لە ساڵێکە یعنی دڵەکان لێک و نزیک کاتەوە زیاتر لەخوا نزیکە بیتەوە شەو نوێژ زیاترە قورئان خوێندن زیاترە سەبر و ئارامیت زیاترە لەو ئاچێت تۆزێک بۆ نمونە لە ئاچێ برسێتی و توێنێتی بەنسبەت ئەم ڕۆژانە ئێمەوە کە گەرمە تەسیریە بێ بەس سەبر و تەحەمولی ئینسانیش ئیسفادەی لێکە ئەمە فێریەوەمان ناکە کە ئاگامان لە هەژارەکان بێت لە برسیەکان بێت خۆی ئەخرۆک و ئەرزم کردی لە ساڵێکە ئەم مانگە هەیە ئەوە ئەبێ دەوڵەمەندەکان ئاگایان لە فەقیرەکان بێ سفرە قورسەکان ئاگایان لە سفرە سووکەکان بێ ئەبێ هاوکاری یەکەین ئاخر وەکو ئەرزم کردی وتم براکان لێک نزیکاتەوە یەکێگەیەتی هاوکاری ئێمە ئەکا من هەمە هاوکاری ئەوی کاکەم ئەوە لە مانگەکانی کە دەست نایە بەس لە مانگی ڕەمەزانە ئەبێت چونکە حەقی شەرعی خەڵکە لای بەرامبەرەکەی دەوێت بۆی جێبەجێ بکات یەکی لەو ڕووداوانەی کە زۆر گرنگە لە ڕەمەزاندا ڕوویداوە هاتنە خوارەوەی قورئان بووە بە بڕای تۆ بۆ لە ڕەمەزانە هاتە خوارەوە وەکو ئەزم مانگی ڕەمەزان گەورەیەتی مانگی ڕەمەزان و پیرۆزی مانگی ڕەمەزان و ڕۆژوکردنی مانگی ڕەمەزان ئەوە پاداشەکەی بەس لای خوایە لای کەسیکە نییە طبعا لای خوای گەورەیە حکمەتێکی زۆر گەورەیەوە بە هەموو واتاکانی ئەتوانین بڵێن بە هەموو واتاکانی ئەتوانین بڵێن ڕەمەزان مانگێکە پڕێتی لە بەرەکەت پڕێتی لە ڕووداوی گرنگ بۆ ئامۆژگاری بۆ ئێمە خۆی مانگەکە ناوی خۆی بەخۆیەتی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە مانگێکی گەورەیە مانگێکە دڵەکان لە یەک نزیک کاتەوە مانگێکە سفرەی هەژارەکان چاوەڕی سفرەی دەوڵەمەندەکانن تەمەناکەم ئینشەڵڵا دەوڵەمەندەکان هاوکاری فەقیرەکان بکەن ئینشەڵڵا بۆی ئەو ڕووداوانە ناو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەتوانین بڵێن هۆکارێکە بۆی کە مرۆڤ بەخۆیدا بچێتەوە کە مرۆڤ لەسەری بەردەوام بێت کە مرۆڤ وا لێ بکات لە مرۆڤێکی خراپەوە بەرە مرۆڤێکی باش بڕوات تاکو بتوانێت
لە ڕووی دەروونەوە ئاسوودە بێت لە ڕووی بکردنەوە ئاسوودە بێت لە ڕووی ڕفتارەوە ڕفتارێکی هەڵە نێت بەڵکو ڕفتارێکی باش بێت هیوادارین ڕووداوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان زیاتر سوودمە پێ بگەێنێت زیاتر مرۆڤەکان ئاشنا بکات بە شریعەتی ئیسلام و بە زیاتر خواپەرستی ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاودێ دەکەین لەگەڵمان نابن با بزانین چی گەمەن ئارەسە دەکەن فەرموون ئەو ڕووداوە گرنگانەی کە لە مێژووی ئیسلامدا ڕوویاندا وەکو هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز وەکو جەنگی بەدری گەورە وەکو لێخۆشبوونی خوای گەورە بۆ بەندەکانی کە لە ڕەمەزانە حەزاب لەسەر مردوەکان لە ئابات و لە بەندەکانی خۆش دەبێت هەموو ئەمانە چیمان پێ دەڵێ هەموو ئەمانە لێبوردەی بەخشندەی ینی زۆرشی ڕزگارکردنی ئینسانە بە حقیقت یعنی چۆن یعنی لە دەست هەنێ شد کوڕە هەر بۆ ناو سکی خۆ بۆ ناو جسمی خۆ بۆ زۆر تەندروستی بۆ زۆر شت چەند گرنگە ئەو ڕووداوانەیە ئێمە سوودی لێوە بگرین سوودی زۆرە سوودی هەر لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی زۆر شەم ئەنی تۆگە لە ڕەمەزانە تێبینی کە هەستی ئینسانەکان زیاتر ئەجوڵەیە ینی لە ڕووی تەندروستیەوە بۆ ناوسێک بۆ مێشک بۆ ئارامبوونەوەی جەستایە ینی بۆ زۆر شت ڕەمەزان فێرمان ئەکا بە سەبر و بە تەحەمل و لەسەر خۆ بین مانگێکی خێر و بەرەکەتێک مانگی کە بەزانرا بۆ عیبادەت بۆ خۆ دۆزینەوە بۆ خۆ ناسینەوە بتوانانی خوا بدۆزیتەوە لەم شوێنە خی گەورە کە ئەو مانگە پیرۆزەی داناوە لە ساڵێکە یعنی دڵەکان لێک و نزیک کاتەوە زیاتر لەخوا نزیکە بیتەوە شەو نوێژی زیاترە قورئان خوێندنی زیاترە سەبر و ئارامیت زیاترە حەقی خۆیەتی بەڕاستی ئێمە سوود ببینین وەکو چۆن لە ڕەمەزانە نوێژەکانمان بە باشیەکەین وەکو چۆن لە ڕەمەزانە ڕۆژوو ئەگرین هەوڵش بدەین لە دوای ڕەمەزان بە هەمان شێوە خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەیە ئینسان هەرچەند خاوەنی گوناه بێت ئەگەر گوناهەکانی بەقەی کەفی دەریابی خوای گەورە بە ڕەحمە لێی ئەبورێت ئینسان ئەبێ بگەڕێتەوە تۆبە بکە ئەنجامەکەیشی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە ڕەمەزان دەتوانین بڵین هۆکارێکە بۆی کە مرۆڤ گۆڕانکاری لە ژیانیدا بکات بەڵێ مانگی ڕەمەزان مانگی تەوبە گەڕانەوەیە ئەم مانگە زۆر فەرقیە خەڵک زۆر گەڕاوەتەوە لە خوا زیابێ لەگەڵ ڕەمەزانیدا زۆر فەرقیە بوو گرنگە کەم خەڵک باسیار شتیە خۆ ئەم مانگە خەڵک کەم شتا خوا فەرقی کردووە ڕەمەزان دەتوانین بڵین یەکێکە لەو مانگانەی کە زۆر پیرۆزە و ئەتوانین بڵێن ئەکرێ بکرێتە بەرنامە بۆ دوای ڕەمەزانیش والله ئەوەی تەوبەکەنەوە شتێ باشترێکە و ئەمە خاص بۆ ئانە گەشتگەرە ئەخۆن تەرەکەکان شتێ تەرکەکان وا دە خراپە ئێنن چونکە مانگی مبارەکە مانگی گەڕانەوەیە مانگی تەوبەکردنە جەنگی بەدر هەر ڕەمەزان بووە خۆت هەر ڕەمەزان بووە ڕەمەزان مانگێکی پیرۆزە ڕەمەزان بۆ ئەوەی هەمووی ئێمە دەرسی لێوەرگرین ئێمە فێری سەبر ببین ئێمە فێری ئەوە بین کە برسیەکان چۆن نەژین چۆن ئیدارەکەن چۆن ئیدارەیان نەڕوا چۆن برسیە بن چۆن تینوە بوون ئێمەش ئابە و شێوەیە ئەبێت دەرسی لێوەرگین و هەموو دەرسە بۆ هەموو مرۆڤی ئادەمی زات ڕەمەزان تا چەند گرنگە وەکو مانگێکی سەبر و ئارامی سەیری بکەین کە مرۆڤەکان فێری سەبر و ئارامی خۆڕاگری دەکەن هەموو گیانی سەبر و ئارامە ئەبێ ئاراممان بێت لەگەڵ مانگی ڕەمەزانە ئەگەر کەسێک ویسی گوێنشی پێمان نەبێتەوە جوابی بیتەوە وڵی من بە ڕۆژوم چونکە ڕۆژوو سەبرێ پێ ئەبەخشێت مانگی ڕەمەزان هەموو گیانی سەبرە هەموو گیانی سەبر و ئارامیە بۆ مرۆڤ فەرمایشتی خوای گەورە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەهۆی گەورەی مانگی ڕەمەزانەوە عەزاب لەسەر مردوەکان لا دەچێت و لێخۆشبوونی بۆ کەسانە دەرکردووە کە ئەیانەوێ بگەڕێنەوە ئەمانە چ پەیامێکمان ئاراسە دەکەن پەیامی ئەوەمان ئاراساکە کە خوای گەورە خاوەنی ڕەحم و بەزەیە ئینسان هەرچەند خاوەنی گوناه بێت ئەگەر گوناهەکانی بەقەی کەفی دەریابی خوای گەورە بە ڕەحمە لێی ئەبورێت ئینسان ئەبێ بگەڕێتەوە تۆبە بکە ئەنجامەکەیشی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە ئەوە بڕین لە ژیانە لە ئەنجامەکە ئەبێ هەر بۆ گێڕنەوە عاقیبەتەکەی بە مردوش ئەبێ هەر بۆ بەنەوە مزگەوت و ئەنجامەکەی هەر بێت تۆبە بکەی هەر بێ بگەڕێتەوە بۆ لا خوای گەورە ئەوانەی کە خەریکی خراپە و خراپەکارین ئەبێ وازی لێبێنن بە تایبەتی لەبەر مانگی ڕەمەزان خوای گەورە عەزابی لەسەر مردوەکان هەڵگرتووە ئەوەتە مانگێکی پڕخێرە پڕبەرەکەتە هەموو گیانی خێر و بەرەکەتە بۆ موسڵمانان
چەند گرنگە مرۆڤ کە لە ڕەمەزانە ئەندامەکانی جەستەی لە گوناح دەگەیاڕێتەوە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت لەسەر چکە مەژەیەکی ترە لەو ڕووداوانەی کە لە ڕەمەزانە ڕوو ئەدەن لە مرۆڤدا. بەڵێ ئەبێ ڕەمەزان چۆن بوو چۆن تۆبەی کردووە ئەبێ چاوی لە گوناه بجێڕێتەوە نەزەر نەکات گوێ بۆ شتی خراپ نەگرێ زمانی بۆ قسەیا نەڕوات بۆ قسەی خراپ گوێن بە کەس نەیە غەیبەتی کەس نەکات بوختار بۆ هیچ کەسێک دروست نەکات. ڕەمەزان چۆن تۆبەی کردووە بێت تۆبە تا سەر بێت ئەبێ نەیشکێنێت. چەند گرنگە ڕەمەزان لە ڕەمەزانەوە فێری بەخشین بین بە نمونە جەناب ئێستا بە ڕۆژوویت لەوانێت پرسیبی لەوانێت توێنی بێت ئەمە تا چەند بیریۆمان دێنێتەوە کە ئاگادار بەوە کەسێک هەیە ئێستا یاخود لە پێش ڕەمەزان یاخود لە دوای ڕەمەزانە هەبووە کە تۆ تێر بوویت ئەو بەرسی بووە ئەمە تا چەند فێری وەشمانەکات. قوربان ئەبێ ئەو کەسانەی کە لە ڕەمەزان ئەبەخشن ئەبێ دوای ڕەمەزانیش هەر فێر ببن ببەخشن چونکە خێری ڕەمەزان و بەخشینی ڕەمەزان جیاوازە لەگەڵ مانگەکانی کەیە ئیسا ئەگەر تۆ 10 دینار بکەی بەخێر ئەم مانگە خێری 7,000 دیناری کاتێکی کەی هەیە چونکە خێری زیاتر ئەم مانگە لەبەرچی لەبەر ئەوە کە فەقیرەکانیش وەکو ئێمە بتوانین ڕەمەزان بگرن و بژین. بە کۆی گشتی ئەتوانین بڵین ڕەمەزان مانگێکە کە لێوان لێوە لە بەرەکەت لێوان لێوە لە ڕووداوی گرنگ و بەخۆدا چوونەوە. بێگومان وایە بێگومان پڕت لە لێوان لێوە لە بەرەکەت و لە خۆشی و لە ڕەحمەتی خوای گەورە هەموو گیانی ڕەحمەتە. مانگی پیرۆزی ڕەمەزان بکەینە هەوێنێک بۆ بەخۆدا چوونەوە بکەینە هەوێنێک بۆ گۆڕانکاری بکەینە هەوێنێک بۆی کە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش چۆن سوارچاکانە لێبڕاوانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خۆمان لە گوناه و تاوان پاراستووە هەوڵمان داوە ڕابین لەگەڵ چاکەکردنە هەوڵ بدەین لە دوای ڕەمەزانیش بەم شێوەی بەردەوام بین بۆی خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین بۆی دوجار بەڕووی سوورەوە بچینەوە بە قاپی خوای گەورە بڵێن خودای گەورە بۆ تۆ ڕۆژومان کرد بۆ تۆ نوێژمان کرد بۆ تۆ چاکەمان کرد لەبەر خاتی تۆ گوناحمان نەکرد ئەگەر چی ڕەنگە حەجیشمان لە هەندێک شتە بوو بێت وان لەبەروی تۆرت حرام کردوین ئێمە وەزمان لێ هانیوە بۆیە هیوادارین ڕووداوەکانی مانگی ڕەمەزانە و مانگی پیرۆزی ڕەمەزان ببێتە هۆکارێک بۆ ئەوەی مرۆڤەکان کە بتوانن لە دوای ڕەمەزانیش بەردەوام بن لەسەر چاکەکاری و ئەو بەندەیە بن کە خوای گەورە لە خۆیان ڕازی بکەن ئینشاءالله. پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بە خوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.